كلمة بيك نهات وأم بنهات وقت شادري كشاو نتجاوش سريعكوا بس باش الريكورد بلو كاتا كاميرا دانا الريكورد كباشا يا وريك مشكلة مهمة تلفونك كان صوتي باشنا ولا كعواكي أسباب برسالتنا كبقى دوي صح عزيزات الوكسجان وسينو تركيا شمالية یەکەمین کەناڵی ئاسمانی ئەهلی هەواڵیە. ئەم شەو وەک پەخشی ئەزمموی بۆ ماوەی 2 سەعات پەخشی ڕووداوەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان دەکەین. هەمان دیوار بە هەمان ژمارەی پەنجەرە و هەر پەنجەرەیەک ژنان و کچانی تایە و تەماشای دوور دەکەن و بەدەستیانەوە تەشیەکان شکون تەشیەوە. لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011دا کەناڵی NRT کە لەلایەن گروپی کۆمپانیەکانی نالیاوە پاڵپشتی دەکرێت دەستی بە پەخشی ڕاستەوخۆ کرد و بەوەش بووە یەکەمین میدیای هەواڵی بینراوی کوردی چونکە تا ئەو کاتە و ئێستاش لارێمی کوردستانە هیچ میدیایەکی بینراوی کوردی نییە سەر بەلایەن یان گروپ و کاراکتەرێکی سیاسی دیاریکراو نەبێت و خاوەن ئەجندەیەک نەبێ و لە بەرژەوەندی ئەو لایەنانەدا کار نەکات. ئەگەر تا ڕۆژی هەفتەی شوبات میدیای کوردی خاوەن میدیایەکی بینراوی هەواڵی سربەخۆ نەبوو بێت کە بە شێوەیەکی بێلایەنانە و دوور لە هەر ئینتیما و لایەنگریەک هەواڵ و ڕووداوەکان وەک خۆی بۆ بینەر بگوازێتەوە ئەوە ڕۆژی هەفتەی شوبات و لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانی چەند سەد کەسێکی شاری سلێمانیدا دژ بە دەسەڵاتی هەرێمی کوردستان یەکەمین میدیای بینراوی هەواڵی کوردی لەدایک بوو. گەرچی ژانی لەدایکبوونی NRT کورت و لە ناکاو بوو چونکە هێشتا ستافی بەڕێوەبەری کەناڵەکە بە تەواوەتی خۆیان بۆ دەستپێکردنی پەخشی کەناڵەکە ئامادە نەکردبوو، بەڵام بەهۆی ئاتنەپێشی ڕووداوەکانی هەفتەی شوباتەوە بڕیار دەدەن پەخش پێشکاتی دیاریکراو دەست پێ بکەن و یەکەمین کاریشان ڕووماڵکردنی ڕووداوەکانی هەفتەی شوبات دەبێت کە بەهۆی کاریگەری ڕووماڵی کەناڵەکە و بەتایبەتی بۆ ڕووداوەکانی ڕۆژی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر کەناڵەکە پاش کەمتر لە 72 ساعات و 15 ساعات پەخش بەرەبەیانی 20 شوبات لەلایەن چەند چەکدارێکی دەمامکدارەوە کەناڵەکە دەسووتێنرێت و تا ئامادەکردنی ئەم بەرنامەش دۆسیەکەی لە دادگا یەکلایی نەبووتەوە. دەستپێکردنی پەخشی کەناڵی NRT وەک یەکەمین کەناڵی بینراوی هەواڵی کوردی لە کاتێکدا بوو کە میدیای کوردی و میدیای بینراوی کوردی بەتایبەتی دابەش بوون بەسەر دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا و کەناڵی حیزبیش وەک چاودێرانی سیاسی باسی دەکەن بەردەوام لەژێر ڕۆشنایی بەرژەوەندی حیزبەکاندا کار دەکەن. بە مانایەکی دیکە کەناڵی بینراو نەبوو بتوانێت تەلەڤیزیۆنی هەموو چین و توێژ و ڕەنگ و دەنگە جیاوازەکان بێت و هەموو بینەرێکی کورد بەبێ لە بەرچاوگرتنی لایەنگری سیاسی تەماشای بکات، بەڵام دەرکەوتنی NRT کەشی میدیایی بە تەواوەتی گۆڕی و تا ڕادەیەکی زۆر بینەری تۆراوی کوردی بە میدیای بینراو ئاش کردەوە و بە ستاف و شێواز و فۆرمێکی نوێی میدیاییەوە دەرکەوت. دروستبوونی بیرۆکەی NRT بە تاقتنای بیرۆکەی من نەبووە، تاوان کاریگەری هاوڕێکانم هەبوو بەسەرەوە. مەسەڵەن من ساڵانێکی زۆرە هاوڕێی مەسەڵەن کۆمەڵێک کەسم کە لە دامەزرێنەرانی ڕۆژنامەی ئەهلی بووم، بۆنە کاکتوانە عوسمان کە ئێستا بەڕێوەبەری NRT یەکێک بۆ لەو هاوڕێیانم کە دامەزرێنەر بووە لە جەردی هاوڵاتیە لە ساڵانی بڵین 2000 بەدووە. من خۆم لە ساڵی 2001 ڕۆژنامەی خوێنی لیبراڵمان هەبووە کە ڕۆژنامەیەکی ئەهلی گەنجانە بووە لە زانکۆی سلێمانی دەرچوو، لە هەرسێ زانکۆکی سلێمانی بڵاو بوو کە من خاوەن ئیمتیازی بووم. واتە جاری بیرۆکەی کاری سەحافە لە منەوە دوور نییە. ئەسڵ ئەگە مقارنەی بکەی کاری بزنسیەکەم سەرمایەدارەکەم تازەترە لە چاو کاریەوەی کە
ئێمە خولای ئیشی سەحەفیمان هەبووە و بیرۆکە لەوە بوو کە بەڕاستی میدیای ئەهلی هەبوو لە کوردستان و ئیسش لەسەر بێ هەیە چەند دانەیەکی کەم هەیە میدیای ئەهلی لە کوردستان بەڵام کاریگەریان کەم بوو ئیسە دنیا بەرە ئەوڕوا کە میدیای خوێنراو ئەوەی کە لە عەرەبی پێڵەن مەقڕوء واتە ڕۆژنامە و گۆڤاروانە زۆر کاریگەری نییە ئێستا سەتەلایت مهمە تەلەڤیزیۆن مهمە ئینتەرنێت مهمە بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە کە کەناڵێکی ئاسمانی بێلایەنمان هەبێ چونکە هەموو ئەو کەناڵە ئاسمانیانی کە هەبووە و تا ئیستێژ هەیە جگە لە NRT هەمووی کەناڵی حیزبین یا حیزبیە یا بڕاستەوخۆ حیزبیە بە نەڕاستەوخۆ حیزبیە واتە هاوڵاتی دەرفەتیەوەی نییە خەبەر و معانات و کێشە و گرفتەکانی ڕۆژانی خۆی لە کەناڵێکی بێلایەنەوە ببیستێ مجبرە ئیلا بیا لەم لانی بیسیا لە لانی بیستێ بۆیە ئێمە پێیان وا بوو کە دروستبوونی کەناڵێکی ئەهلی زەڕورە ویستی کۆمپانیا نالیا لە ساڵی 2010 کە بدایەتی بەهاری 2010 پرۆژەکە کەڵکەڵەی پرۆژەکە پێشتریشە بوو بەس لە بدایەتی 2010 لە بەهارەکەیە کەڵکەڵەکە یعنی بەرجەستە بوو لە بیرۆکەوە بوو بە پرۆژە و لە پرۆژەوە بوو بە هەنگاوی عملی لێنرا وەکو یەکەم پەڕینەوەی میدیای ئەهلی بۆ بواری کەناڵی فەزایی کە ئەما کاتە سەرەتایەکی تری میدیای ئەهلی بەس بە معنای بینراوەکەیەکی ناوەکو باسمان کرد پێشتر بە جنسەکانی تری ڕۆژنامەنووسیا هاتبوو بەڵام لە بەهاری 2010 بە پشتیوانی کۆمپانیای نالیا بیرۆکەکە لەدایک بوو و ئێمەش چوینە ژێرباری ئەو مەسئولیەتەوە من و ژمارەیەکی زۆر لە هاوڕێیان لەوانەی کە لە میدیای ئەهلیە کارمان کردبوو ڕاستە ئەزمموی میدیای بینراومان نەبوو بەڵام بۆ پێی ئەو پاشخانەی هەمان بوو لە بواری میدیایە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی میدیای ئەهلی هاتینە ژێرباری ئەو ئیشە و دەستمان پێکرد تا ئێستا بەردەوامین لە کۆتاییەکان و ناوەڕاستەکانی مانگی 2011 بوو مبادرەیەک لەلایەن کاک شاسوار و کاکتواناوە بۆ من کرا کە ئەرچی بەڕێوەبەری ژووری هەواڵ ببینم منیش بە خۆشحاڵیەوە و ئەرکەم قبول کرد و کە دانیشتم لە 2011 واتە 19 ڕۆژ بەر لە سووتاندنی کەناڵی NRT و ئەرکەم لە ئەستۆگەر بووم بە بەڕێوەبەری ژووری هەواڵی NRT و لەو کاتانەی کە خەریکی کارکردنی لە ژوورەکەیە لە ماوەی نزیکەی ئەم ژوورە تقریبا کەم و زۆر تەشکیل کرا بوو ژووری هەواڵ بەڵام چون توانین زیاتر ڕێکی بخینەوە تێست بە ستافەکان بە بێژەرەکان بە پەیامنیرەکان بە هەواڵسازەکان بەوانەی کە کۆی ئەو کەسانە کە پەیوەندی ڕاستەخۆیان بە ژووری هەواڵەوە چۆن ڕێکیان بخینەوە ئەو بوو ڕۆژانە لە نزیکەی سەعاتدا یا لە هەندێک جا لە سەعات 12 تا 12 شەو ئێمە خەریکی تێستکردن بووین لە دوای 12 شەوەوە ستافەکە ئەڕۆشنەوە بۆ ماڵەوە تیمی یەکەمی دروستکردنی NRT بووین واتە هێشتا هیچ شتێ لە ئاغایانە بۆ تەنها شوقەیەک و مێزێک و ئێمە دەستمان کرد بە قسەکردو بە ئیشکردن لە استراتیژی یعنی استراتیژم بۆ وەکو بەڕێوەبەری هونەری وەکو مستەشاری فەنی گروپی NRT استراتیژم بۆ کەناڵی NRT 2 هەڵبەت گەوی کە دامنا ئێستا ئەوە تەنفیز ناکرێت ینی من باسی باشە و خراپە ناکەم بۆ فیلمەکەش دواتر لە بڕیاری خوان خاوەنی با بڵێن کەناڵەکە لەگەڵ بەڕێوەبەری گشتی کەناڵەکە بڕیاری خوانم کە کەناڵی سیاسیەکە پێشبڕن لەوێ شەهر بەشدار بوو من لە فۆرماتی بەرنامەکانە با بڵێن بەشداریم کرد سەرەتا لە تەسەورێک بۆی چۆنی بێت بەرنامەکە تەسەوراتی سەرشی بۆ دیکۆر بۆ بەکارهێنانی ستۆدیۆکان بەڵام بە فعلی پێگەیاندنی بێژەر کەناڵەکانی تێرە و کەناڵانەی کە تا ئەو کاتە لە هەرێمی کوردستانە هەبوون کەناڵی خەبەری سەر بەلایەنێکی سیاسی یاخود بە فکرێکی سیاسی بوون کە هەمووی لەسەر ئەساسی بەرژەوەندی لایەنەکانی خوانکاریانە کرد ئێمە ویستمان ئەم هەنگاو بنین و ویستمان ئەوە تێپەڕێنین کاز ڕووداوێک ڕوودەدا ڕووداوەکە وکو خۆی بگوێزینەوە بۆ بینەر واتە بەبێ ئەوەی ئێمە هیچ کاریگەریەک و یاخود هیچ یاریەک لەناو ئەو ڕووداوەیە بکەین بە مەبەستێکی دیاری کراوە طبعا لە سەرەتاوە ئێمە هەر لە ناو گوندی ئەڵمانیا شوقەیەکی بچکۆلەمان گرتبوو لە بەرەوەی بینایی کەناڵەکەمان لە دروستکردنا بوو هێشتا لە هەیکەلا بوو و لێەوە دەستمان کرد بە سەرەتای داڕشتنەوەی میساقی سەحەفی و
کاروباری ئیداری و ڕێخستنی هەیکەلەی کەناڵەکە وردەوردە تەبعاً لە ڕووی هونەری و لە ڕووی ڕۆژنامەوانی و لە ڕووی ئیداریەوە. NRT لە سەرەتاوە بە ستاف و چەند ئەندامێکی کەمەوە دەستی بە کارەکانی کردو لە نێو یەکێک لە یەکەکانی نیشتەجێبوونی گوندی ئەڵمانیدا لە شاری سلێمانی خولی بۆ کارمەندانی کەناڵەکە کردەوە و بە زۆریش ئەو کەسانەی وەک کارمەند ڕایەنانیان پێدەکرا جگە لە چەند ڕۆژنامەنووسێک نەبێت کە پێشتر لە دەستگاکانی ڕاگەیاندنا کاریان کردبوو ئەوانی دیکە ئەزمموی ڕۆژنامەنووسیان نەبوو بۆیە NRT جیاواز لە کەناڵەکانی دیکە ناچاری دروستکردنی کادری ڕاگەیاندکار بوو چونکە وەک ستافی دەستەی دامەزرێنەری کەناڵەکە باسی دەکەن بەهۆی کەم ئەزمموی ڕۆژنامەنووسانی کورد لە کاری تەلەڤیزیۆنی و بە تایبەتی تەلەڤیزیۆنی ئەهلیدا کارەکانی سەرەتای ڕێخستن و ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنی پەخش و ڕایەنانی ڕۆژنامەنووسان ئاسان نەبوو بە تایبەتی کەناڵی تەلەڤیزیۆنی جیاواز لە ناوەندەکانی دیکەی ڕاگەاندن دەچێتە هەموو ماڵێکەوە و زۆرترین بینەر تەماشای دەکات. هەدەفە ئەساسیەکەی ئێمە کاری بازرگانی چکەگەر هەدەفە ئەساسیەکەی ئێمە ئەگەر مەسەن بۆ نمونە من ئەگەر هەدەفە ئەساسیەکەم کاری بازرگانی بێ و بمێ پارە پێیاکەم ئەوە تەلەڤیزیۆنەکە داخەم ئەیفرۆشم بە حیزبێکی سیاسی پارێکی زۆر باش وەرەگرم و یەک دنیا پرۆژەش وەرەگرم من وتای NRTم داناوە ماوەی 3 ساڵ لە 2011 یەک پرۆژەم وەرنەگرتووە زەرەری $10 ملیۆن لە خۆمەوە لەبەر ئەو شتێک کە باوەڕم پێێتی ئیستش 6 ساڵی تر پرۆژەم نێنێ و ئیشیشم نەمێنێ تا ئەو دقەی کە بتوانم کە هەمە ئەم سەرمایە کە پێکەوەم ناوەم پرۆژانی کەمە تا ئەو دقەی بتوانم بەردەوامی بە NRTە کەواتە من لە NRT زەرەری و من و بەشێکی زۆری هاوڕێکانشم بەتاقتیان منە زۆربەی ئەو کەسانی کە لە NRT داوامەکە مەسەن کارمەند هەیە لای ئێمە مانی مەسەن موچەیەکی زۆر دیاریکرایەکەمی هەیە ئەگە بچێتە کەناڵێکی حیزبیا کەناڵێکی سێبەریا کەناڵێکی تر ڕەنە 5 ئەو نێو موچەی ئێمە بنێ و زۆربەی ئەو خەڵکانی کە لە NRT بە منیشەوە سەرەری مادیمان کردووە لە NRT بەڵام لەبەر ئەو شتێک کە باوەڕمان پێێتی لە NRT مانێتەوە و دەستمان گرتووە بە پرۆژەکە سەبار بۆی کە ئێمە بەکاری بێنین بۆ کاری بازرگانی خۆمان تاوان بێگومانە مەسەن ئێستا 4 ساڵە NRT دامەزراوە ئەم 4 ساڵاگە حسابی بکەیت تقریبا 1400 بڵێن عەفو 3 ساڵ پێمان ناوەتە چوارەمەوە ئێمە 4 ساڵمانە کە NRT دامەزرا یعنی 3 ساڵی کامل ئیشی کردووە نزیکەی 1100 ڕۆژە لەمای ئەم 1100 ڕۆژەیە نزیکەی 50,000 خەبەر لە NRT دابەزیوە لەناو ئەم 50,000 خەبەرە باسی بکەی ڕەنە 5 خەبەر 6 خەبەر لەسەر کۆمپانیای نالیا بوو بێت ئەوش خەبەری هیننا دیعایەوانە و خەبەرانە کێشانی کە جاروای کێشت بۆ دروستەکەن واتە لە 5,000 خەبەرە 5 خەبەری ڕەنە لە کۆمپانیای ئەگەر مەخسەشان ڕێکلام بێت تاوان بێگومانە ڕێکلامەکەین لە تەلەڤیزیۆنی NRT هەر وەک چۆن ڕێکلامەکەین لە هەندێک کەناڵی تریش ئێمە کۆمپانیامان هەیە پێش NRTش مەسەن کە گوندی ئەڵمانی یەکمان دامەزاندووی سەد ئەکی دەمە خەڵکشە و شایەتیمان بۆ ئێن تاکە کۆمپانیامان کە زۆرترین ڕێکلامان کردووە تاوان بێگومان NRT سە تەلەڤیزیۆنێکی سەرکەوتووە بینەرێکی زۆری هەیە ینی بۆ ڕێکلام نەکەین لە NRT دروست بوو سەقفی تەحەداکەی بەرز کردەوە یعنی میدیای ئەهلی لە قۆناغێکی وەستاوی دیاریکراوە بەرز کردەوە بۆ مستەوایە کە ئیتر بەبێ پرست چوو هەموو ماڵێکی هەرێمی کوردستان و هەموو ماڵێکی هاوزمانەوە لە چوارچێوی ئەو کیشوەرەی کە قەمەرسناعەکە با بڵێن تیای وەرەگرێ بۆیە ئەم بەرزکردنەوەیە جورعەیەکی بەهێزی جورئەتی پێویست بوو و ئەم جورعە بەهێزە لە جورئەت چاوەڕێی ئەوەی لەکەی بەرێکەوتنیی بەهێزیش دروستکە لەگەڵ ئەو لایەنانەی کە باڵادەستن و بەرژەوەندیان لە بیستنیەم ڕاستیانەیە لە گواستنیەم ڕاستیانانیە بۆیە لەو بینە ئێمە واعی بن بۆی کە کێشە ڕوئەیە و پێشەکاری ڕۆیاوە تووشی کۆس ببینەوە لە هەڵبژاردننی ئەم مۆدێلە لە ئیشکردن ئێمە هەم چاوەڕێی پێشەکاریمانە کرد و هەم لە سەر و چاڕوانێکەوە دەستمان ناوەتە ئیشەکە بیرۆکەی دروستکردنی کەناڵێکی سربەخۆی ئەهلی لەلایەن شاسوار عەبدولواحیدی خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیاوە لە ناوەڕاستی ساڵی 2010دا گەڵاڵە بوو پاشان لەگەڵ ستافێک ڕۆژنامەنووس و شارەزای هونەریدا بڕیاری کارکردن بۆ کردنەوەی کەناڵێک دەدەن و لە کۆتایەکانی ئەو ساڵەدا ستافی وەرگرتنی کارمەند و ئامادەکاری زیاتر دەکەن و ستافی ژووری ئەواڵ و پەیامنەری شار و شارۆچکەکان ڕێک دەخەن ئامادەکاریش بۆ ئامادەکردنی چەند بەرنامەیەکی سیاسی و دۆکومەنتاری دەکرێت و بڕیاری دەستپێکردنی پەخشیش دەبەسرێتەوە بە تەواوکردنی ئامادەکاریەکانەوە تا بتوانرێ بە شێوەیەکی ئەکادمی و ڕێکخرا و بە بەرنامەیەکی تۆکمە پەخشی کەناڵەکە دەست پێ بکەن بەڵام لە مانگی شوباتی ساڵی 2011دا پلانی ستافی کەناڵی NRT دەگۆڕێت
چونکە ئەو کاتە سەرەتای خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان هەندێک لە وڵاتانی عەرەبی گرتەوە و چاودێرانی سیاسی پێشبینی ئاڵوگۆڕی زۆری سیاسیان دەکرد بە تایبەتی لە خۆپیشاندانەکانی وڵاتی تونس و مسردا کە لە کۆتایی ساڵی 2010 و سەرەتای ساڵی 2011دا ئەنجام دران کەناڵە ڕاگەیاندنەکان بە تایبەتی ڕاگەیاندنی بینرا و ڕۆڵی سەرەکیانە بوو بە تایبەتی کەناڵەکانی وەک ئەلجەزیرە و ئەلعەرەبیە. يلزم تعلن على عفو تشريعي عام وهذا مطلب كررته العديد من المرات. چەند ڕۆژە پێشەوە ئێمە پەخشی ئەزمموونیمانە کرد و لە ناوەوە ئیشمانە کرد کە ئینەما لە پەخشی ڕاستە و خۆیان ستافەکەمان ڕائهێنا لەسەر ئەو بوارە ئەوە بوو ئەو ڕووداوە ڕوویە ئەو ڕووداوە ڕوویە دوو سێ سەبەب لێیشیە کە ئێمە بڕیارمانە پەخشکین. سەبەبی یەکەمیانەوە بوو کە ئێمە تا ڕادەیەکی زۆر حازر بووین و پێویستمان بە هێزێ بوو پاڵێکمان پێوەنێ بەشی ئەوە جورئەتی سەحەفیمان باتێ یا جورئەتی فەنیمان باتێ کە دەست پێ بکەین چونکە هەمومان نەزانین یعنی لە ژیانی ئیشکردنە لە ژیانی ئیجتیماعیە لە ژیانی سعیکردنی تەلەبایەتیە یعنی مناسبەیەک پاڵێک هینێک پێویستە پوشکردنێک پێویستە بۆی تۆ قەناعەت بۆ بکەی کە دەست پێ بکەی. ڕووداوەکانی حەوی شوبات یعنی پاڵێکی گەورە بوو بە ئێمەوە کە بمانێنێتە ژێر باری مەسئولیەتیەوەی فەرموو دەست پێ بکە. وەکو یەکەم کەناڵی ئەهلی کە ئەهلی بێتەوە بزنسمانێ بیکاتەوە محتەوایە زۆر شتی تێپەڕان بە دەلیلی حەوی شوبات یعنی هیچ کەسێک حەوی شوباتی نەقڵ ناکرێت نارتی نەقڵی کرد. لەبەرەوە مەسەڵەن من بیرمێ و کاتانی کە تەقە لە خەڵکەکرا کەناڵ هەبوو هی مەسەڵەن هی معارەزەش بوو مقابلی ڕۆناڵدینۆی لێیا کە چێتە چ نادیەک و چ ناچێت چ نادیەک بەزێ نارتی نەقڵی کرد کە نەقڵی کرد وەکو ئەزمەیە کە لەسەر جادەیە بۆیان نەقڵ کرد خەڵک ئاگادار بەرەوە تێپەڕانە زاریبەیە زاریبەی نە مۆزوعایشی ترە بەڵام لە محتەوایە تێپەڕانی دروست کرد و لە ئازاریش خەریکە. یای میدیاکارە بێ وەزیفەی میدیایی خۆی پابند بە بنەماکانی ئێتیکی ڕۆژنامەنووسی پابند بە پیشەی ڕۆژنامەنووسی بۆی بێتە میدیاکارێکی پرۆفێشنەڵ پێویستەکان خۆی دابماڵی لە هەموو ئەو ئینتیمایانەی کە هەیەی و بێلایەنانە ڕووماڵی ڕووداوەکان کە هەمیشە پێداگریمانەکرد لەسەر بنەماکانی ئێتیکی ڕۆژنامەنووسی وەکو چۆن ئەم کەناڵەش میساقی شەرەفی ڕۆژنامەنووسی خۆی هەیە. بەڵێ ئێمە سەرەتا قورس بوو تاوەکو لەگەڵ ستافەکەیان ڕایی لەگەڵیا چۆن دەستەواژەیەک هەمیشە ڕۆژانە کە دەستەواژێکیان بەکارهێنا ئاگادار مەکردنەوە کە نابێ بۆ شێوە بێت لە بیرمە ئەو کاتە تاوک لە ساتە وەختی کە کەناڵەکە سووتێنرا لە ماوەیە و 19 ڕۆژەی کە من لە کەناڵەکە بووم ڕەنگە زیێدە ڕۆیی نەبێ نزیکەی 15 بۆ 20 ڕێنمایی جیاجیان بە وەرەقە بۆ ئەمدا بە هەواسازەکان بە بێژەرەکان چۆن چ چەمچێکە بێ بەکاربێنریت چۆن هەواڵێکدا ڕێژیتەوە بێت چی بێت لە دەستپێکی هەواڵا بێت چی بەکاربێنی لە چۆنە بێژ وەڵامی شەش پرسیارەکەی هەواڵ بێتەوە چۆنە بێ ژانرەکەی ڕۆژنامەنووسی ڕووماڵکەی وەکو پەیامنێر و دواتر بێژەرە توانێت چۆن پرسیارکە لە بەشی هەواڵ ئەو کات کۆمەڵێ چۆن بڵێ خول هەبوو بێژەرەکان پێیاتێ پەڕین بۆ نمونە هەر لا خولی ئەوەی بۆەوەی دەنگیان بەهێز بکرێت بۆی چۆن بزانن لەسەر ئەتەکێتی سەر شاشە ئەتەکێتی جلوبەرگ ئەتەکێتی زۆر شتی تر هەبوون. گرنگترین خاڵ لێرەیە من ئەمەوێت قسەی لەسەر بکەم ئەوە بوو ئەو ستافەی کە لە NRT دەست بەکار بوو ستافێکی گەنج بوو خوێنێکی گەرم بوو کە دەستیان بەکار کرد ئەمە وایە کرد تۆ چۆن بڵێ حماسەتێکی زیاترت هەبێ بۆی دەست بەکار بکەی سیرتە کرد هەموو ئەوانەی لەگەڵ تۆن ڕەنگە هیچ نەبێت وەکو تۆ ئەزمونێکی کەمیان هەبێت یاخود هیچ نەبێت گەنجێکە ئەتوانی قسەی لەگەڵا بکەی ئەتوانی تعاملی لەگەڵا بکەی ئەتوانی قسەی لێوەرگری قسەت لێوەربگرێت. طبعا بەشێ بەهدینی لە کەناڵ NRT یەکێش بەشێن هەری گرنگ بوو و NRTشی خۆشبەختانە یەکەم تەلەڤیزیۆنا کوردی بوو تایبەتی باشووری کوردستانێک و گرنگەیەکی زۆر بدەڤەرە بەهدینا دای کاریە نویسینگە ئۆفیسێک و ستافێکی کارا لە دەڤەرە بەهدینان تەئسیس بکرێت دوی چارچۆڤەیدا ئەوە NRT ئەو خزمەتە NRT لای ڕاگەهاندنێ و بەرچاوکردنا ڕەوشە دەڤەرە بەهدینان جە هەموو ئەلیان ڤەکری بێگومان هیچ سازیە کادیە ڕاگەهانە دیگە ڕێزی مەبووان نەکاریە بەدەوری بێنن ji ber هەندێک jî bû ku xelkê devera bedînan NRT bitinê şaşaxwe ya rastaqîne bizane ku di nava vî şaşeyê de hemû deng û reng û netewe û lêncudayên devera bedînan xwe têda bibînin her kesekî gilê hebê gazinde hebê li her arasteyekê bêguman bigihînin.
بداية تأسيس كرنا بش كرمانجي لكنال NRT بيجمان ياسي كم كارمن بوم ياسي كم كذبون كبيدمي ما هاول طيب بش تأسيس كان اللي بيرامنا مهاتي بري بمسلمانية من تنسيق ديال برادر ذلك بتايبتي بش هوال كم شغا استافك كارا لدفر بهدينان دام مزريني بتايبتي عند كسن جنجن خدانشان وكو نوتشجهان وكو بيامنير ما هندك شوانا ما تنسيق بيجالكر بيوندي جالكر اوان سردنا سليمانيه كرن ديفدا اساد مسلمانيه وقت اساد مسلمانيه جبيره من هشتا ان ارتي حتى بناتيج تمام نبو ڕۆژی هەفتەی شوباتی ساڵی 2011 چەند چالاکێکی کۆمەڵگەی مەدەنی و چەند نووسەر و ڕۆژنامەنووسێک خۆپیشاندانێکیان بۆ پشتیوانی خۆپیشاندانەکانی وڵاتی تونس و مسر لەبەر دەرکی سەرای شاری سلێمانی ڕێخست و دواتر ئاراستەی خۆپیشاندانەکە بەرەو توندوتیژی گۆڕا و خۆپیشاندەران چوونە بەردەم لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و توندوتیژی لێکەوتەوە و لە نێو بارەگای حزبەکەشەوە تەقە لە خۆپیشاندەران کرا و کەسێک کوژرا و چەند کەسێکی دیکەش بریندار بوون. ڕووداوەکە دەنگدانەوە و ڕنگدانەوەی سیاسی و میدیایی گەورەی لە نێوخۆی ئەرێم و دەرەوەدا لێکەوتەوە و دۆخی سیاسی و میدیایی هەرێمی کوردستانیشی خستە حاڵەتێکی ناساییەوە. ئەمەش ستافی بەڕێوەبردننی کەناڵی NRT ناچار کرد پێش ماوەی پێشبینیکرا و پەخش دەست پێ بکەن. تيجي أخلاقي شات السر كنالك ككنالك بنية تحتي كنالك حاضريتها ستافي شي روجنا منوسي حاضر هي تقنيات وأجهزة وهمو أو كرساني كلا تلفزيونك بوي كأم راستي أنا بخشك بو رايجش تهرمي كرسان همو لأراه هي إيمج روجنا منوسين وأم واقع مفروضة دنيا اللي قادر بكينوا أمش يعني بالي تري أخلاقي بو لە فترێکی قیاسیە کە لە نزیکی 12 و 13 مانگ و لە دوای 2 هەفتەیەک گەشتینە و قەناعەتێک کە چۆن توانین لە نزیکترین حاڵەتان من لە سعاتی سفرە بۆی بتوانین چۆن دەست بکەین بە پەخشکردنی کەناڵەکەمان. ئەو بۆ ڕۆژی هەڤەیمان کاتێک خۆپیشاندانەکان دەستی پێکە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات یەکێک بوو لە هەرە ڕووداوە گەورەکان و تێیدا هەندێک لە خۆپیشان دەرکوژرا تەقە لە هاوڵاتیان کرا خەڵک بریندار کرا ئەمە ڕووداوێکی گەورە بوو و ئەمە کەناڵێکی کە نەبوو لەم گۆڕەپانیا بە شێوەیەکی باش ڕووماڵی ئەم ڕووداوانە بکایی و ئێمەش لەناو ڕووداوەکانە لە بەیانیەوە پەیامنێرانمان مەیدانی هێشتا پەخشمان دەستی پێ نەکرد بەس پەیامنێرانمان مەیدانی لەناو ڕووداوەکان هەبوون کاتی ئێوارە بۆمان هاتەوە کە هەموو ڕوودا و وێنی جوانگیراوە ڕووماڵێکی باشی ڕۆژنامەنووسی کراوە ڕاپۆرت کراوە لەو کاتەیە لە ئێوارەکەیە لە کۆبنەوەیدا لەگەڵ بەڕێوەبەری گشتی بڕیارێکی ئەوە درا کە ئەم کەناڵە دەست بە پەخش بکەین ئەمشەو لە هەڤەی شوباتە کە ڕووداوێک ڕوویە NRT وەک کەناڵەکە بەپێویستی زانی کە پەخشی خۆی بکات لەو کاتەشە ئێمە وەکو پەیامنێر نەک وەکو بەرنامەکە ئەمانویست ئەو حەدەسانی کە لە شەقامان ڕوئایەت ڕاستەوخۆ یاخۆت بەبێ ئەوەی کە ئێمە جیاوازیکەین لە نێوان لایەنەکانە بیگوێزینەوە بۆ بینەر و لەو کاتەشە هەر لە سەرەتای ڕۆشتنمان بۆ ناو خەڵک مایکی NRT مایکێک بوو کە مایکێکی خۆشەویست بوو لەبەروی کە بێلایەن بوو و ڕازگۆ بوو لە ماوەی چەند سانەیەکە ئەم ڕووداوانە دروست بوو ئێستا خەڵک بەردەگرێتە هێزەمنەکان ئێستا خەڵک ئەو شوێنی گر کە ئەو شەقامێکە کە گەشتی خۆزەوە گەش هێزەمنەکان تیا کۆبوو بووەوە کە ڕووداوەکانی هەفتەی شوبات هات خۆپیشاندانەکان کرا پێشەوەش ئێمە لە NRT سەرقاڵی کارکردن و ئامادەکاری بوون بۆی دەست بە پەخشی بەرنامەکان بکەین پلانێکە بوو لێرە بۆ کارکردن و ئێمە لە بەشی هێواڵ ڕۆژانە ینی لە بەیانی زۆر تا درنگانێکی شەو لێرە سەرقاڵی کارکردن بوون و بە بەردەوامی هەڵماندا زووتر بتوانین تەلەڤیزیۆن ئامادە بکەین بۆی دەست بە پەخشی ئاسایی بەرنامەکانمان بکەین بەڵام
ڕووداوی هەفتەی شوبات هاتە پێشەوە حاڵتێکی نائاسایی بوو ناسایی بوو بۆی کە ڕووداوێک ڕووی داوە و خەڵک پێویستە زانیاریە بێ لەسەر ڕووداوە بەڵام هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنی لەو کاتەیە ئامادە نەبوون قسە لەسەر ئەو ڕووداوە بکەن و بە خەڵک بڵێن چی ڕووی داوە بۆیە NRT لەو ڕۆژەیە هاتە مەیدانەکەوە و دەستی بە پەخشی بەرنامەکانی کردو ئەو واقعی لە سلێمانی ئەگوزەرا گواستیەوە بۆ خەڵکی کوردستان لە هەولێر لە زاخۆ تا خانقی بۆی زانیاریان داتی لەسەرەوەی چی ڕوویدا لە سلێمانی ئەمە پرسیارێک بۆ ئەو ڕۆژە خەڵک پێویستی بەوە بوو وەڵامی دەستکەوێ بەڵام هیچ کەناڵێک ئامادە نەبوو قسە لەسەر ئەو ڕووداوە بکە NRT هات وەڵامی ئەم پرسیاری دایەوە لە شەوی هەفتەی شوباتدا خۆپیشاندانەکانی وەک خۆی بۆ بینەر گواستەوە لە کاتێکدا زۆر کەناڵی ئاسمانی کوردی و هەندێک لە کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن خۆیان لە بڵاوکردنەوە و زەقکردنەوەی ڕووداوەکە پاراست بەڵام NRT لەم کاتەدا وەک کەناڵێکی سربەخۆ و دوور لە هەرپشتیوانی بۆ هەر لایەنێکی سیاسی دەرکەوت و ڕووداوەکانی وەک خۆی بۆ بینەر گواستەوە بەبێ هیچ زیاد و کەم و لایەنگریەک تەنانەت NRT لەو ماوە کورتەدا بووە خاوەنی زۆرترین بینەر و لە سەرەتاشەوە بە جەزیرەی کوردی ناوبانگی دەرکرد هەر بەم هۆیەوە خاوەنی کۆمپانیای نالیا و بەڕێوەبەر و ستافی کەناڵەکە ڕوبەڕووی هەڕەشە بوونەوە کەیان دەبێ کەناڵەکە دابخەن یاخود بە زۆر پێیان دادەخەن خۆی ئێمە NRT کێشەیەکمان هەیە ئێمە لەبەرەوەی لە NRT نە حیزبمان هەیە نە حیزبێکی دیاری کراو نە عەشیرەتێکی دیاری کراو نە بنەماڵەیەکی دیاری کراو نە هیچ شتێکی دیاری کراو نییە دیفاعمان لێ بکات بۆیە بەردەوام سەرەکەی NRT یعنی وەکو کەناڵێکی مەغدور ئەبینێ لە ناو خەڵکە بەستان تاکە شت کە ئێمە دڵمان پێخۆشەوەی NRT خەڵک بە قەناتی خۆی ئەزانێ ئەیگنا ئەگەرەمەی بەسەر ئێمە هاتەوە هەست کەسێکی تر هاتایە ئێستا 10 جار تعویزی شوەرگرت بوو و زۆر شتی زیاتریشی بۆ کراوەتانە تا ئێستا تعویزمان وەرنەگرتووە تا ئێستا قەرەبوو نەکرێتەوە بڕیارەکە هەر لە دادگایە کاتی خۆی لە کاتی سوتانی NRT قەرزێکی زۆر بچووکیان ناوە ئەوش بە خطاب زەمان نەگوەکو هین بەحساب تا دادگا بڕیارە بەڵام شتێکی زۆر کەمانی ناگاتە لە ساعت 5 پارەی هینەکەیش قەرەبۆکە بەڵام تا ئیستا قەرەبوومان وەرنەگرتووە هەر چاوەڕێی ئەو کەیسین و کەیسەکە لە دادگایە ئێمە لە بدایەتی دەستپێکردنی ئەم کەناڵە بەشی هەرە زۆری جگەل لە سوتانی NRT نەبێ بەشی هەرە زۆریوانی کە ڕوبەڕوومانە بێتەوە چاوەڕێمانە کرد لە ڕاستیە سوتانەکەی لێ دەرکەی کە هیچ کاتێک بە بیرمانە ناهات یعنی بگاتەوە ئەندازەیە یعنی مامەڵەکردنی بەرامبەر لەگەڵ ئەم کەناڵە ئەهلیە لەگەڵ ئەم کەناڵە تەلڤیزیۆنیە بگاتەوە ئاراستەی بیر لەوە کرێتەوە کەناڵەکە بسووتێنرێ و ئەمە لەسەر و چاوەڕوانکردنی ئێمەوە بوو بۆ ئەو بەریەکەوتنەی کە لەگەڵ ئەم واقعە بەریەکەوین بەڵام باقی پێشەرکاریەکانی ترکە ڕوبەڕووی NRT بۆتەوە لە هەموو ئەو تووڕێیانەی کە بەرامبەرمان کراوە لە هەموو ئەو پێشەرکاریانی بەرامبەر بە ستافەکەمان لە دەرەوە کراوە هەموو ئەو نامە و ئیمێل و زەخت و تەلەفۆن و ئەو جۆرە فشارە غێر مباشر و مباشرانەی کە بەرامبەرمان مارەسە کراوە تا ڕادەیەکی زۆر هەمووی چاڕوان کراوە بۆ لەبەری ئێمە کە دەستمان کرد بە هاتینە ژێر باری مەسئولێتی ئەم کەناڵەوە زانیمان ئێمە تەحەداکە بەرزەکەینەوە NRT ستایلێکی تایبەت بەخۆی هەیە میدیایەکی ئەهلی هەواڵیە و پابندە بە 3 دروشمی گرنگی ڕازگۆیی بێری بێلایانی و ئەم دروشمانی کە NRT هەڵی گرتووە پێم وایە تا ئێستا کەم دروشمانی نەدۆڕانوە هەر پێوەی پابندە بەشەی داخستنی کەناڵی NRT دەکەن لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆی سلێمانیدا 13 هاوڵاتی و پۆلیسێک بریندار دەبن بژنەیەکی لێکۆڵینەوە بۆ بە دوواداچوونی خۆپیشاندانەکەی بەردەم لقی چوار پێک دەهێنرێت سڵاتان لێبێ چەند بەرپرسێک هەڕەشە لە کەناڵی NRT دەکەن و داوا دەکەن کەناڵەکە دابخەی بەڕێوەبەرانی کەناڵەکە بڕیاری بەردەوامی دەدەن و بەم هۆیەوە لە سەعات 2 بەرەبەیانی 20 شوباتدا ئۆفیسی سەرەکی کەناڵەکە لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوەوە سووتێنرا ئەمە قۆناغی یەکەمی کارکردنی کەناڵی NRT بوو کە بە قۆناغی پێش سووتاندنی کەناڵەکە دادەنرێت لەو ماوە کورتەدا NRT بووە ژمارەیەکی گرنگ لە نێو میدیای بینراوی کوردیدا و متمانەی زۆرترین بینەری بۆ خۆی ڕاکێشا و زۆربەی بینەری کوردی لەناو و دەرەوەی هەرێم پشتیوانی NRTیان کرد هەر بۆیە لە کاتی سووتاندنیدا دەیان ڕێکخرا و پارت و کۆنسڵخانە نیگەرانی خۆیان دەربڕی و داوایان لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کرد
هەرچی زووە سوتێنەرانی کەناڵی NRT بدەنە دادگا. ئەوەی کە پێویستی بە ئیجراعاتە جێبەجێ نەکراوە. من تەنها نمونەی نالیا دێنەوە. جەنابی دکتۆر قسەیەکی زۆر جوانی کرد لەسەر نالیا و لەسەر چ کارەساتێکی گەورەیە بەڕاستی تعبیرەکانی ئەوەندە جوانە من لەوانەیە خۆم بە ڕۆژنامەنووسێژدان نەزانم ئەو تعبیرانە بڵێم. بەڵام هەر لە ئەسنای قسەکانیا باسیەوەی کرد کە ئێمە حکوومەت تعویزی ناکە لەبەرەوەی لایەن و خەڵکێکی ترن کە بۆ کێن ئەو لایەن و خەڵکە بە پەرلەمانی کوردستان بڵێ کێ ڕۆشتووە کەناڵێکی گرنگی وەکو نالیا دەستگایەکی ڕاگەیاندن کە ئیهانەکردنی کەرامەتی ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسی و عرف و هەموو شتێکە لە کوردستاندا بە هەموو قەناعەت و بە هەموو هەست و دەست و ئیرادەی سیاسی خۆمەوە ئەو تاوانە مەحکوم دەکەم. من نەشم وتووە ئەمە فڵان کەس کردوێتی وتومە ئەمە قەبز دەرچووە بۆ ژمارەیە خەڵک. دوو کەسیان لەوانە ناسراو بوون، یەکێکیان سەر بە دەستگای دژە تێرۆر بووە، ئەوی تریان ئەفسەرێکە لە وەزارەتی پێشمەرگە، ئەوە واتای ئەوە نییە دەستگای دژە تێرۆر کردوێتی یاخود این کردوێتی. من بەکراوەی قسە لەگەڵ ئێوە دەکەم دەست بەجێ کە ئەو قسەیەم بیستووە دوێنێ ئێوارەکەی بۆ بیستومە لە حاکمی تحقیقەوە کە بە محافظ و بەمانەی ڕاگەیاند بوو بەرپرسی دەستگای دژە تێرۆر تعاونی کردووە کە بڕوا ئەو کابرایە بڕاتە لای حاکم ئیجراعاتی قانونی خۆی لەگەڵا بکە. ئەوەی وەزارەتی پێشمەرگەش دووبارەی دەکەمەوە لەگەڵ جەنابی وەزیری پێشمەرگە قسەمان کردووە دەست بەجێ نابێتی بۆ سلەیمانی کە بزانن تحقیق لەوە بکەن. ئەو ڕووداوە کە ڕوویدا کاتژمێر نزیکی 2 بوو، بەڵام من لە کاتژمێر 1:15 خولەک بۆ 1:30 خولەک من لەناو بارەگای کەناڵەکەی وجودم هەبوو. دواکارمەند بووم کە چوومە دەرەوە، ئەویش بەهۆی برادێک بوو کە دەتوانم بڵێم ناوی ڕزگار بوو، منیش ڕزگار کرد لەوەی کە نیو سەعات بەر لە ڕووداوەکە من وجودم هەبوو لێرە و لە کاتی سوتانەکەشە ئەو ترسم لا دروست بوو کە ئایا من لەگەڵ ئەوەی کە کەناڵەکە سوتانی کەناڵەکە بۆ من ترسێک بوو ئەو ترسەشم لا دروست بوو کە ئەگەر لێرە بوومایە چین بەسەر دەهات. ئەوە یەکێک بوو لەو شتانەی کە قەت بیرم ناچێتەوە لە NRT، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمومان ئەوە زانین کە NRT شتێکی نوێی ئیزافە کرد لە کاری من وەکو بێژەر لە ڕووماڵکردنی هەر ڕووداوێک لە هەواڵەکانە چۆنێتی داڕشتنەوەی هەواڵ NRT ئەو گۆڕانی دروست کرد کە ئێمەش من وەکو بەناوی پیشەکەی خۆمەوە قسە بکەم لە بێژەریدا NRT شتێکی تازەی دروست کرد کە ئێمە و هاوکارانم و NRT ئەو مێژویان دروست کرد بۆ میدیای ئەهلی بەتایبەتی لە کوردستاندا. لەگەڵ کردنەوە و پەخشی یەکەم ڕۆژی تەلەڤیزیۆنیش ئێمە بابەتمان هەبوو، بەڵام ئەو بابەتانی کە ڕۆژانە لەسەر جادە ڕوویانەیە ئەو چەند ڕۆژە ئەمە زیاتر لۆدێکی زیاتری خستە سەر بەشەکەمان و زیاتر ئەوانە چوونە پەخشەوە کە ڕۆژانە ڕوویانەیە لە ڕووداوەکانی هەڤەی شوباتە. ئیشکردنی ئێمە ڕۆژانە بەردەوام بوو ئەو چەند ڕۆژەی کە هەبوو و ئەتیادی وەکو شەوانی پێشووتر سەعات 12 شەو تقریبا کۆتاییمان بە ئیشەکان هێنا و ئەڕۆشتینەوە. بۆ بەیانیەکەی من لە ماڵەوە بووم سەعات 7 خەبەریان کردمەوە کە حاڵەتێکی وا بوو کە تەلەڤیزیۆنەکە تووشی و کارەساتە بووە، بۆیە کاتێ هاتین بەڕاستی یەکێ بوو لەو شتانی کە چاوەڕوان ناکرا. من بەش بە حاڵی خۆم لە ژیانی خۆمە یەکەم جارم بوو لە شوێنێکی ئاوایە بیبینم کە شەوەکەی تۆ تاک و چەند سەعاتێ پێش ئەوە دەستیای بۆ ئیشە کردووە و هیلاک بوویتایە و هەستێک کردووە خزمەتێکە کردووە لە چەند ڕۆژێک و چەند سەعاتێکە و لە کەمترین کاتە سیرەکەی ئەبێ بە خۆڵەمێش لە بەرچاتە. بۆیە هەستێکی زۆر ناخۆش بوو و شعورەکە زۆر جیاواز بوو، شتێکە لە بیر ناچێتەوە بۆ هەچ کەسێکە لێرە ئیشی کردووە. پێم وایە ئەوە کارساتێکی زۆر ناخۆش و بەنسبەت هەر کەسێک کە لێرەیە بۆ یەک ڕۆژ بێ یا بۆ یەک سەعات بێکاری کردووە لەم تەلەڤیزیۆنەیە. لە لەحزەی دەستپێکردنی پەخشەوانێ هەستمان بەوا کرد کە قبول نەکراوین و عادەتەن یعنی شتێکی تازە ڕەنگە بەنسبەت دەسەڵاتەوە بەتایبەت ئاسان نەبێ هەزمکردنی و بۆ خۆی هەزم نەکردنی ئێمەش مانای ئەوە بوو کە ئێمە شتێکمان کردووە جیاواز و نوێیە. بەرحاڵ ئێمە بەردەوام بووین لە پەخشکردن هەتاوەکو 20 مانگ ئەوە بوو لە 20 مانگە دوا نەشرەی ئیخباری ئەو شەوەم پێشکەش کرد من لەگەڵ هاوڕێم شوان عادلە ئاسایی ڕۆشتینەوە ماڵەوە. ئەو شەوە کاتژمێر لە نزیکی دوا بوو هەکار نهێلی تەلەفۆنی بۆ کردم بە حکمیوان نزیک لە کەناڵەکە نیشتەجێ بوون باسی ئەوەی کرد کە NRT سووتێنراوە. بەڕاستی بۆ من جێی باوەڕ نەبوو و نەمەتوانی باوەڕ بۆ بکەم، هەتا چەند جارێک من ئینکاری ئەوم کرد کە ئەو حاڵەتە ڕاست بێ، ینی سووتانی NRT تەلەفۆنەکەی یا بە شوان ینی ئەویش تەکیدی کردەوە وتی بڕوا بکە NRT سووتاوە ئێستا ئێمە نزیکین و ینی ئاگر لە NRT بەرزە بێتەوە.
ئیتر من خۆم پێ نەگیرە هەر بەو شەوە هاتم بەرەو NRT تەنانەت تا گەیشتمە بەردەم دەواازەی NRTش پێم خۆش بوو سوعبەتێک بێ لەلایەن هەکار و شوانەوە ئەمە جێی باوەڕ نەبوو بۆ من ینی بەڕاستی حەزمە کرد گاڵتە بووە بەداخەوە کە گەیشتمە بەردەم دەواازەی گوندی ئەڵمانی بینیم کە ئاگر لە NRT بەرزەبەوە و سیارەی ئاگر کوژێنەوە وەستا بوو ئیتر بەڕاستی حاڵەتێکی ناخۆش بوو ینی من بۆ خۆم لە تەمەنما بە درێژایی تەمەنم ساتەوەختێکە کە هیچ لەحزەیەک نەبووە بەقەت ئەو لەحزەیە کە NRT بینی ئاگری لێبەرزە بێتەوانێ هەستم بە دڵشکان کردبێ. کەناڵی NRT لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا سەرڕای سووتاندنی ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و پەلاماری دیکە بووەتەوە کە دیارترینیان پەلاماردانی کەناڵەکە بوو لەلایەن بنەماڵەیەکەوە لە ڕۆژی 8 شوباتی ساڵی 2013دا بەوەی بڵاوکردنەوەی هەواڵێکەوە هەر لەو ڕۆژەدا لە بەرنامەیەکی مایکی خەڵکدا کە ڕاستەوخۆ پەخش دەکرا کەسێک قسەی ناشاو دەڵێت و بۆ ڕۆژی دواتر دەیان کەس کە خۆیان بە ئەندام و لایەنگری پارتی دیموکراتی کوردستان ناسان هەڵیان کوتایە سەر کەناڵەکە دوای تەنها 2 سەعات لەو هەڵکوتانە سەرش کاتژمێر 8 شەو لە کاتی پەخشی نەشری هەواڵەکاندا بۆمبێکی دەنگی لە سەربانی کەناڵەکە تەقێندایەوە بەڵێ بەڕێزان NRT لە ژێر دروشمەکانی ڕازگۆی و هاوسەنگی و بە بێوەری لەگەڵتان بەردەوامە بێ. بینەرانی خۆشەویست ئێستایمە لە نێو ستۆدیەکانی هەواڵی کەناڵی NRT و بە شوەیەکی ڕاستەوخۆ وێڕایەوەی NRT لە بەردەم هێرش و لە ژێر فشار و هەڕەشەدا و کەمێک پێش ئێستاش تەقینەوەیەک لە سەربانی کەناڵەکە ڕوویدا بەڵام بە دروشمەکانی خۆمان لەگەڵتان بەردەوام دەبین و داواش لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم لایەنە ئەمنی و بەرپرسەکان دەکەین کە بە ئەرکی خۆیان هەستن و ئەمنیەتی کەناڵەکە و ستافەکە بپارێزن چونکە ئەمنیەتی کەناڵەکە و سەلامەتی گیانی ستافەکەی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستاندایە. تا ئامادەکردنی ئەم بە دوواداچوونەش ئەنجامدەرانی ئەو کارە دەستگیر نەکراون. بۆ 2013 زیاتر پێشترکاریمان کراوە بەرامبەر کراوە لە بەبەراورد بە 2012 یاخود 2011 یاخود 2014 کە هیوادارین ساڵێکی پاک بێ لە ڕووی پێشترکاری ڕۆژنامەنووسیەوە ڕەنگە پێویست بێ بەو ململانە سیاسیانەوە یا بەو بارودۆخە سیاسیەوە کە هەرێمی کوردستانی پاتیا پڕێ. ئامارەکانی جەوایان دەرخست کە لە ساڵی 2013 زۆرترین و پێشێلکارانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسی هەرێمی کوردستان تۆمار کراون یان ئەنجام دراون زۆربەیان بەرامبەر ڕۆژنامەنووسانی کەناڵی NRT بۆیان ئەتوانین بڵێن کەناڵی NRT زۆرترین پشتی بەرکەوت و هەر لە هەوڵی کوشتنەوە هەڵکوتانە سەر لێدان ڕێگری هەڕەشەی کوشتن کەناڵی NRT و کارمەندەکانی ڕۆژنامەنووسەکانی زۆربەیان ڕوبەڕووی ئەم هەموو هەڕەشە و پێشێلکارانە بوونەتەوە. هۆکاری ئەمە پێچێ ئەو لایەنانە شێوازی کارکردنی NRTیان بەدڵ نەبێت کە NRT هەر لە سەرتاشەوە بە شێوەیەکی هاوسەنگ و بێلایانی کاری کردەوە بە شێوەیەکی میهانیانە کاری کردووە بەڵام سەرباری هەموو ئەو زەختانی کە ئەخرێتە سەر کەناڵی NRT سەرباری هێرشەکان سەرباری هەڵکوتانە سەر بەڵام ڕۆژنامەنووسانی NRT کارمەندانی NRT هەموو جارێک دوای ئەو هێرشانە زیاتر سوورە بن لەسەرەوەی بەردەوام من لە کارەکەیان و هیچ لەوریان کەم ناکرێتەوە. ئەو شتانی کە بەسەر NRT هاتووە ئەگەر ئیسێش هەندێک کەسێ بە ناوی زۆر جار بە ناوی مەسەونیە ڕۆژنامەنووسەوە بە ناوی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەندێک شت کەمپینواناکە لەسەر هەندێک قەزەیتر بەڵام سەرەکەی بەرامبەر NRT زۆر کەس و لایەن و حیزب و تەنانەت ئەو ڕێکخراو و کەساتیانش بێدەنن من ئەمانە بەڕای من لای من زۆر کینێکی ئەو توی نییە چکە لە پاڵەوە زۆر خەڵکی تری باشش هەبوون و هاوڵاتیان بەعام باشن بۆیە من پێم وایە کەیسەکانی NRT ڕۆژە لە ڕۆژان هەر بە شوێنی خۆیەگا و بە حەق ئەگات و هەموو ئەوانەی کە لە پاڵ لە پشت سووتانی NRTەوە بوون
بۆمبەکەی کە فرانە سەر NRT و تەقەکردن لە من ئەکید من ئەمانە ڕۆژێ لە ڕۆژان ئەدۆزرێنەوە و ئەیژیرێن بە محکەمە نەبووە لە تاریخ خاشتیوا بۆ کەس بچێتە سەر. دوای نزیکەی 2 مانگ لە سووتانی کەناڵی NRT و لە یادی 115 هەمین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا کەناڵەکە دەستی بە پەخشکردن کردەوە و لەو کاتەوە تا ئێستا سەرڕایدەیان فشار و هەڕەشەی جۆراوجۆر لە خاوەنی کەناڵی NRT و بەڕێوەبەر و ستافی کەناڵەکە، بەڵام NRT لە پەخشکردن بەردەوامە بە هەمان هێز و کاریگەری پێشوویەوە کارە ڕۆژنامەنووسەکان لەژێر دروشمی ڕازگۆیی بیۆری هاوسەنگیدا ئەنجام دەدات. دوای دەرکەوتنی کەناڵی NRT چەندین کۆمپانیا و لایەنی سیاسی دیکە ویستیان بە هەمان ڕێچکەی NRTدا بچن، بە هەمان فۆرمی NRTەوە کار بکەن و بودجە و توانستێکی بێئەندازەشیان خرایە بەردەست. بەڵام بە بۆچوونی چاودێرانی میدیایی و بینەرانی کەناڵە بینراوەکان بەهۆی لایەنگری و پشتیوانی هێزێکی سیاسی دیاریکراوەوە هیچ کەناڵێکی بینراوی کوردی تا ئێستا نەگەیشتووەتە ئاستی NRT، هەرچەندە هەندێک لەو کەناڵانە لە ڕووی توانستی مادی و تەکنۆلۆژیەوە لە پێش NRTەوەن و موچەی کاربەندەکانیشان چەند بەرامبەری موچەی ستافی NRTە، بەڵام تا ئێستا نەتوانراوە لە ڕووی ڕووماڵی بابەتیانەوە بگەنە ئاستی NRT. نمونەش ئەو هەڕەشە و فشارە زۆرانەیە کە تا ئێستاش دەخرێنە سەر خاوەنی کۆمپانیای نالیا و دەستەی بەڕێوەبەری کەناڵەکە. دیارترینیشان هەوڵی کوشتنی شاسوار عەبدولواحیدی خاوەنی هەردوو کەناڵی NRT بوو کە ڕۆژی 26 تشرینی دووەمی ساڵی 2013 لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە لە نزیک پرۆژەی چاڤیلاند تەقەی لێکرا و بریندار کرا. بەڵام هەردوای ڕووداوەکە شاسوار عەبدولواحیدی خاوەنی هەردوو کەناڵی NRT تەکیدی کردەوە کە نە NRT دادەخات و نە پاشەکشەش دەکات. تاکەشت کەوا لە منەکەنەوە چەند جارێکە هەڕەشەکەن و NRTیان سووتان لوسێ شەقە لە خۆمەکەم مەسەلەی NRT تا ئەو دەقەی لە ژیانە مابێتم و لە ژیانە بم نە NRT داخەم نە پاشەکشێژەکەم تر با بمکوژن. طبعا وەکو باسم کە تا ئێستا سووتانی NRT بۆمبەکەی NRT تەقەکردن لە من تا کەسێ قەزێن لە کوردستانە کە کەسی لەسەر نەگیراوە، ئەمە خۆی بۆ خۆی جوابێ بۆ ئەوەی کە چییە. هەموو کەسیستە خەڵک عاقڵە، خەڵکی کوردستان زۆر وایە ئەزانن چییە گوزرە و چی ناگوزرە و بە تایبەتی خەڵکی ئەم شاش خەڵکی سلێمانی ئەزانن چی هەیە و چی نییە، چاگەزانن کە NRT سووتان و کێ تەقەی لە من کردووە و بۆ ناگیرن. سەبارەت بۆی کە باسیەوە کرد مەسئولێکی ئەمنی لە شوێنێک بە شێوەیەکی ناڕاستەوە خۆوت و تێمەشەیەکی کۆمەڵاتی ئەوانە تاوانەوە قسەی لەگەڵ ڕێزمان قسەی بێمانەیە هەچ کەسێکە قسەی وا بکات لەبەرەوەی ئەگەر ڕاستەکە من بێمنەتم و منەتیشم بە کەس نییە فەرموو کیە بابی خەنەسە تەلەڤیزیۆن بڵێن فڵان کەس تەقەی لە شاسوار کردووە قابلە خاتی منیان بێگە خاتی منیان ێمە مەمنون نابم ئێمە پشتمان ئەستورە و من دڵنیام لەوەی کە چیم و چیم بەرامبەر کراوە چێلی کردوم ئەگەر لایەنێ شتێک شتکە با فەرموو بابی خات سەر تەلەڤیزیۆن بڵێ ئێمەین بە تایبەتی عیبە بۆ مەسئولی ئەمنی و شتیوە هەندێک لێ دوان بە مەسئولی ئەمنیە بێ فعلی هەبێ ئەبوایە لە ڕۆژی تەقەکردنەکەی منە یەکسەر بچوار زەلامەکانیان بگرتایە و بیانە بە دادگا تەسلیمی دادگایان بکردا بە فعلی تاوان نەکشتی وهمی دروست بکەن نابێ خەڵکی مەسئولی بێتە سەر تەلەڤیزیۆن و قسە و مبالغە و یا بچە لە ئیعلامەیە لە ژێرەوە لەم لاولەوە دیعایە ئەوانە بکات چکاوانە ئەو نیتر خەڵک شوبهەیە کاتە سەر خۆیان خەڵک ئێستا بیرەکاتەوە پرسیارە کاڵە بووە لەم کوڕاکەن بووە لەم قەناتە ئەکەن بووە لەم خەڵکانە ئەکەن بۆ تەقیان لێکەن بۆ ئەیان سووتێن بۆ کەس ناگرن ئەوانە هەمووی پرسیاری خەڵکە ئەگەر هەچ کەسێکە فەرموو بە ئازابن و بیخەنە سەر تەلەڤیزیۆن من بێمنەتم ئێستا کەناڵی NRT بە ستاف و توانستێکی مادی کەمتر لە هەر کەناڵێکی بینراوی دیکە کار دەکا بەڵام هێشتا ستافی کەناڵەکە و بینەرانی NRT چاوەڕوانی زیاتر لە NRT دەکەن وەک ئەبین ئەزانین کە NRT پێێنێتە ساڵی 4 تەمەنیەوە بەڵام لە ماوەی دومانی ڕابرتووە ئێمە وەرزێکی نوێمان لە NRT دەست پێ کرد کە کۆمەڵێک گۆڕانکاری لە خۆگرتە بوو و هەروەها لە داهاتووشە بەم نزیکانە چەند گۆڕانکارێکی تر لە شاشەکە بینن کە سەرجەم گۆڕانکاریەکان لە ئامانجی خزمەتکردنە بە بینەرانی شاشی NRT بینەرانی NRT لە چاوەڕوانی ئەوەدان NRT بگاتە هەموو کونوکەلەبەرێکی ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خەڵکی کوردستان بینەران چاوەڕوانی هەڵکشانی زیاتری کێرڤی NRT و پێشکەوتنی ئاراستەی زیاتری کەناڵەکە دەکەن